لەبێ سڵاو جەنابتان ناوی بەڕێزە تەبا محسین کاک تەبا کێو ناوی لێ ناوی کاک تەبا باوکم مەڵە باوکە دیارە باوکە حەزی بە تەبایی و بە ئاشتەوایی و بەڵێ بێگومان ماشەڵڵا منداڵەکان هەم ناوی کوردیە ماشەڵڵایان لێبێ ناوەکانیان دیارە زۆر خۆشە بەڵێ هیچ بێ باشە تەمەندرێژ بن ئینشەڵڵا چۆن هاتی بۆ فامیلی مۆڵ وەڵایی کەشەکەی سار بگوت ماواسی تۆزە خۆمان گەن پیاسەش ناو فامی مۆڵش پێ نەمێش دەمێکە نەمدیوە بەخێر بێن سەرچاو فامیلی مۆڵە پێ خۆشە بەجددی زۆر خۆشە و تایبەتیشە زۆر چاکە بەخێر بێ سەرچاو بە چ کارێکەوە خەریکی کاک تەبا بخۆم وەسای شێفیمە شێفی بەڵێ ینی خواردنی خۆش دەزانی دروستکەی بەڵێ بێگومان زۆر ئەوانەی کە خواردنی تویان خواردەوە زیاتر چ خواردنێکان بەلاوە خۆشە وەڵای زیاتر لێرە پیزا ساندویج و ئەمبەرگر بەڵێ ینی مشتری تایبەتە هەیە یەنەوە لەبەر خاتری خواردنانە بەڵێ بێگومان زۆر چاکە لە شستاخ بێ لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی کاک تەبا تاقەتێک باشە خراپ نیمە باشی زۆر نابەس باشە باشە پرسیارێکە لێ دەکەم بەڵێ. بۆ هیوای بتوانی ببیتە خاوەن دێگومان خەڵات ئینشاڵڵا 500 ساڵ پێش ئێستا ئەو زمانەی کە زۆرترین قسەی پێ دەکرات و زمانێک بوو 500 ساڵ پێشستا بەڵێ عەرەبی تۆ دەڵێ عەرەبی بڵێ ماشەڵڵا زیرەکە یەکسەر وەڵامەکەی زانی سپاسمان دەستە خۆش بێ وەڵامەکە تەواوە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن ئستا خۆشبی زۆر زۆر خۆشحاڵ سپاس دەکەم فەرموو ئەوە خەڵاتی تێکساس چیکنە و ئەوەش خەڵاتی ئەربێلە دەچی بازاڕی دەکەی و لێرەش 120 داشکانن وەردەگری بچی نان بخۆیت لە تێکساس خۆشبی زۆر مەمنون زۆر سپاس بۆ بەڕێزم بەردەوامیتە زۆر سپاس بەرنامەکان ئێمەت بینیوە وڵایی ئینشاءڵڵا ئەوڕۆ پاشەوە بتابعی دەکەم زۆر باشە ئینشەڵڵا شتێکی خۆشمان پێشکەشکە کاکتەبە هیچ نازانم تا پێشکەش بە سەراتێکی خۆش لە کاتی ئیشکردنە خۆ کە منەڵم شتێکی خۆشمان پێشکەشکە یەکسەر خەیاڵیان بۆ گۆرانی بە سەراتی من هەموو ناخۆشە ماشەڵڵا هەموو دەست ئەو برادەرە دەڵێ گۆرانی بەخوای نازانم دەنگ زۆر ناخۆشە من گنم ئەسڵا گۆرانی دەڵێ بەدان بەخوای نازانم ئاوات بۆکانی حەزمان لە دەنگی داوی ور نەکەم بەخوای ناتوانم یەکەم تەندروستیم تاوانێ برادەرەکە حەزەکە گوێرە دەنگێ برادەرەکەم ئەگەر ئازای با بەخۆی بێت ئەگەر ئازای بە بخۆی بێت ئەگەر ئازای با بەخۆی بێت زۆر چاکە دەستە خۆش بێ زۆر سپاس کاتێکی خۆش خوارد لەگەڵ دەستە خۆش بێ